خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێک بەیانیان و ئێواران من قال حين يصبح وحين يمسي سبحان الله وبحمده 100 مرة لم يأتي أحد يوم القيامة بأفضل مما جاء به إلا أحد مثل ما قال أو زاد عليه. رواه مسلم. هر کەسێک بەیانیان و ئێواران 100 جار بڵێ سبحان الله وبحمده، سبحان الله وبحمده، بەیانیان 100 جار، ئێوارانیش 100 جار. کەواتە ئەوەی ترمان باس کرد سبحان الله العظيم وبحمده و باسمان کرد، ئەمان سبحان الله وبحمده. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بەیانیان 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئێوارانی 100 جار بیڵێ، لە ڕۆژی قیامەتە هیچ کەسێک نییە خێر و چاکەی لەو زۆرتر بێت مەگەر کەسێک وەک تۆی کردبێ یا زیاتری وتبێ. چی تێچێ ئەگەر بەیانیان 5 دقە ئەم زیکرەی خوا بکەی دانیشی. چەند جا باسمان کردووە شەرمەزاریە بۆ ئێمەی خاوەن شەهادە، خوێنەوار، گەنج، پیرەپیاوێک، پیرێژنێک منافەسەی ئێمە بکاو لە ئێمە چاکەی زۆرتر بێت. وەڵای پێتەمەنی وایە ناوی خۆی نازانێ بنووسێ، بەقەت سەتەها شەهادەتە هەر زیکری خوا دەکە و زیکری خوا دەکەت. تۆمە شەرمەزاری نییە، ئەو شەهادەیە فرسێک نایەنێ. ئەگەر بەسترین شەهادەتە بێ کە ئینسان خوای نەناسی قیمەتی نییە. بۆیە ئینشاءالله لەبیرتان نەچێ